عێراق ژمارەیەکی زۆری توشبوانی کۆرۆنای تۆمار کردووە و وەزارەتی تەندروستیش ڕۆژانە توشبوونی هەزاران کەس بە ڤایرۆسەکە ڕادەگەیەنێت و ڕێژەی گیان لە دەستدانیش بە نەخۆشیەکە لە بەرزبوونەوەدایە. ئەم وێنەیە وای کردووە کە زۆر کەس گرنگی بەو سەدان کەسە نەدەن کە ڕۆژانە لە نەخۆشیەکە چاک دەبنەوە. لەگەڵەوەی هیچ ڤاکسینێک یان دەرمانێکی تایبەت بە چارەسەرکردنی ڤایرۆسی کۆرۆنا نەدۆزراوەتەوە و لە بەردەستانیە، بەڵام سەدان کەس دژی ڤایرۆسەکە وەستاونەتەوە و توانیوانە نەخۆشیەکە تێپەڕێن و بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان. بەپی ئامارە نێودەوڵەتیەکانیش عێراق لە چاکبوونەوەی توشبوانی کۆرۆنادا لە پێشەوەی سەرجەم وڵاتانی تری جیهاندایە و ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژە بۆ دەکات کە ڕێکارە خۆپارێزیەکان و گەڕان بە دوای توشبوان و پشکنینی گومان لێکراوەکان و کەمی ژمارەی بە ساڵاتچوانی توشبووی کۆرۆنا لە عێراق بۆتە هۆی بەرزبوونەوەی ژمارە ئەو کەسانی کە لە نەخۆشیەکە چاک دەبنەوە، لە کاتێکدا کە ژمارەیەکی زۆری توشبوانی ڤایرۆسەکە لە ماڵەکانی خۆیان کەرەنتین کردووە و زۆر بەشیان بەرکەوتووی کەسانی ترن یان نیشانەکانی نەخۆشیەکەیان تێدا دەرنەکەوتووە. هاوکات پسپۆران تاکید لەوە دەکەنەوە بەهۆی ئەوەی کە نەخۆشخانەکانی عێراق پڕ بوون لە توشبوانی کۆرۆنا و ئەو مادانەی توشبوانی نەخۆشیەکە و توژنەبووان لە یەکتر جا دەکەنەوە کەم بوونەتەوە و ئەو کەسانەش کە دۆخی تەندروستیان باش نییە و پێویستیان بە چاودێری ورد و ئامێرەکانی هەناسە پێدان هەیە و ڕەوانەی نەخۆشخانەکان دەکرێن، زۆربەی ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن و نیشانەکانی نەخۆشیەکەیان تێدا دەردەکەوێت داوایان لێ دەکرێت خۆیان لە خانەوادەکانیان جیا بکەنەوە و هەندێک ئەنتیبایۆتیک و چارەسەری پێویستیان پێدەدرێ و ڕەوانەی ماڵەکانیان دەکرێنەوە.